من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک دەڵێم با ئێمە ئەم کوردایەتی و ئیدارەدانەی وڵاتی خۆمان چ لەم هەرێمی کوردستانە چ لە بەشەکانی دیکەی کوردستان هەوڵ دەین هەوێنی ئیمان و ئیسلامی تێبکەین بە ئەندازەی ئەوە کە کوردایەتیەکەمان خەباتی نەتەوایەتی و نیشتیمانیمان هەوێنی ئیمان و ئیسلامی دەچێتێ ڕەحممان بەرامبەر بە یەک دەبێ ڕۆحەماء بەینەهم ئەذیلەة عەلى المؤمنین لە جیاتی ئەوەی بەرامبەر بە یەک تند و زبر و بەدەمار بین لەگەڵ یەکدا میهرەبان دەبین توندی و زبریمان لە بەرامبەری دوژمنان و داگیرکەران دەبەکاردێنین نەک وەکو ئێستا تەماشا دەکەی ئەهلی ئیسلام دەستی چۆتە خوێن یەکدی بە تایبەتی کورد بەدەستی میلەتە دراوسێکانی و مەزڵومە کەساسە دەسەوسێندرێتەوە کوا ڕەحمی برایەتی کوا ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمانی پێکردووە کە نە عەرەب لە عەجەم گەورەترە نە عەجەم لە عەرەب نە سپی لە ڕەش نە ڕەش لە سپی ئەوەی کە لە لای خوا بەڕێزترە و کەسێکە بە تەقواترە بە ئومێدی ئەوە کە هەموو لایەک لە مناسبەتێکی ئاوادا کە ئیشەڵا جەنای مامۆستا مەلا سیدیق ئێستا ڕوحەکەی لە بەهەشتەیە لە مناسبەتێکی ئاوادا ئێمە ئاور لە خۆمان بدەینەوە هەڵوەستە بکەین بەرەو کوێ دەچین چۆن دەبێت لە وڵاتێکدا وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان لە 5-6 میلیۆن کەسی تێدایە چۆن دەبێت ژمارەیەک ملیاردێری تێدا بن لەسەر حیسابی نەبوونی ژێرخانی ئابووری لەسەر حیسابی چەندان کەس کە لە خانی و بەکرێدا کرێخانوەکەشی بۆ نادرێ نازانێت چۆن ژانی ماڵ و منداڵی ڕاهی بکە کوا ڕەحم و بەزەی کوا کوردایەتی بۆیە دەڵێن با کوردایەتەکەمان هەوێنی ئیمان و ئیسلامی تێبکەین لەو کەسە بترسێ کە لە خوا ناترسێ ئەگەر ترس و سام و هەیبەتی خوامان زیاتر بێتە دڵ و دەروونەوە ئەگەر زیاتر بۆ خوا سوڵحاو بین بێگومان پێکەوەش زیاتر تەباو گونجاو دەبین